بەڵام مەریوان سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی NRTV بێ دیارە 25 دیسەمبەری هەموو ساڵێک لە جیهاندا وەک ڕۆژی جژنی لەدایکبوونی مەسیح حەزرەتی مەسیح دیاری کراوە و مەسیحیەکان لە جیهاندا و لە هەرێمی کوردستانیشدا ئەم یادە بەرز دەنرخێن و ئاهەنگ دەگێڕن. دیارە ئەم ساڵ لە ئێستادا من قەشە ئەیمەن عەزیزم لایە کابەڕێزیان خەشەی کڵێسای ماریۆسفن ئازێدنەوەیەگە بێتە ئێرۆ پێمان بڵێ ئەمڕۆ هیچ چالاکیەک هیچ ئامادەکاریەکتان کردووە بۆ گێڕانی جژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح؟ سڵاوتان لێبێ، من ئەیمەن قاشە کەنیسەی ماریۆسفی سلێمانی. ئەمڕۆ ئەم شەو دەست پێەکە مەراسیمی جژنی لایکبوونی مەسیح. ئەم ڕۆژانە کە جژنی کریسمس یان جژنی لەدایکبوونی مەسیح بەردەوام بێت حتا 6 ئەو مەراسیمە و ئەو مەراسیم و چالاکیانەی ئێوە لەم ماوەیە ئەنجامی دەدەن چین و پێویستە مەسیحیەکان لە ئێستادا وەک دەزانین ڤایرۆسی کۆرۆنا هەیە پێویستە بە چ مەرج و ڕێنماییەک و ڕێکارێک بێنە ناو کەنیسەکەوە؟ بەڕاستی خۆی نوێژی سەرەکی مەسیحیەکان خۆی قداسە، بەڵام هەموو قداسەیەک تایبەتمەندی خۆی هەیە. یعنی قداسی جژنی لەدایکبوونی مەسیح یا لەدایکبوونی مەسیح فەرقی هەیە لەگەڵ جژنی قیامەت، لەگەڵ یەکشەممانی ئەتیادی کە هەموو یەکشەمەیەک نوێژمان هەیە و قداسمان هەیە و بەڕاستی هەموو ڕۆژێک ئێمە نوێژمان هەیە و قداس هەیە، بەڵام بەبێ ساڵەکە بەبێ ڕۆژانە هەموو ڕۆژێک خۆی وەکو چۆن شتێکی تایبەتی خۆی هەیە. باشە، پەیامی ئێوە لەم ڕۆژەدا چیە؟ ئەوە گەزانین بەشێک لە مەسیحیەکان بەهۆی شەڕی داعش و ناکۆکیەکان لە شوێنە ناکۆکەکان ئاوارە بوون و ئێستا بارودۆخی مەسیحەکان لە چ دۆخێکدایە؟ پەیامی ئێوە چییە؟ بەڕاستی ئەم ساڵە ئێمە ئەو کۆرۆنا لەبیرمان چووە وەزعی ئاوارەکردن و مەسیحیەکان و چۆن ئەوە بەرەو دەرەوە و یعنی کۆچەکەن و ئێستا هەمومان مەشغولین بە ئەو یعنی سەرقاڵین بە کۆرۆنا. بەڕاستی ئەوە هەمووی ژیان وەستاوە، هیچ شتێک وەکو چۆن جوولانەوەی نییە. ئێمە دوعاکەین لە خوا گەورە بەشکە ڕەحمەتمان پێەکە کۆتاییەت ئەم ڤایرۆسە ئۆپەتایە و هەموو نەخۆشێک چاک ئەبێتەوە. ساڵانی ڕابردوو لەم کاتەدا لە درەنگانی ئەم شۆ دەستان بە چالاکی و گێڕانی جژن و ئاهەنگەکانی ساڵیادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح دەکرد، بەڵام لەم ساڵدا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕێگەی پێداون یاخود هیچ چالاکیەک هیچ شتێک بۆ بۆنەوە بەڕێوە دەچێت؟ یعنی بەڕاستی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنەمایی هەیە لە وەزارەتی ئەوقاف و لە محافەزە کە ئێمە ئەبێ خۆمان بپارێزین لە ئەم ڕۆژە، چونکە زۆر قەلەباڵغ بێ کەنیسە ئەبێ خۆمان بپارێزین. لە کۆتایی ئەگەر پێم بڵێ پەیامتان چییە؟ پەیامان بەوەکو لەسەر زەوی ئاشتی بڵاوە بێتەوە لە دڵی ئینسان یەکەم شت اینجا بڵاوە بێتەوە بۆ هەموو ژیان. سپاس بۆ قەشە ئەیمەن عەزیز کابەرزیان قەشەی کڵێسای ماریۆسفن. بەڵێ وەک خوان ئاماژان پێدا لەم شۆوە یاد و ئەو بۆنانەی کە خوان ئامادەیان کردووە بۆ یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بەڕێوە دەچێت. بەڵێ سپاس زۆرە، سپاس بۆ میوانەکەشت قەشە ئەیمەن قەشەی کەنیسەی ماریۆسف لە سلێمانی.